با هەوڵ دەین کە حەجی ماڵی خوای پەروەردگارمان بە قسمەت نەبووە، با هەوڵ دەین کە نەمانتوانیەوە بچینە ماڵی خوای پەروەردگار، با هەوڵ دەین لێرەوە حەجی بەدڵ بکەین. یعنی چی حەجی بەدڵ؟ یعنی با بەدڵ بە نیەتێکی پاک بڵین خوای پەروەردگار ئەگەر دەسەڵاتمان هەبایە و دەرفەت هەبایە خۆزگە ئێستا لە ماڵەکەی تۆ باینەوە، ئێستا حەجی ماڵی تۆمان بکردایە و لە ماڵەکەی تۆ دابین، چونکە ئەوەش پاداشتی لەسەر بەڕێزان. ئینسان بە نیەتێکی چاکەی هەبێ خۆزگە و ئاوات بخوازێ، بەڵام بۆی جێبەجێ نەبێت، دەی لەسەرەوەش لە گەورەی ئیسلام ئەوەیە پاداشتی لەسەر وەردەگرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من هەم بحەسەنەة فلم يعملها، ئەو کەسەی کە نیازی هەیە کردەوەیەکی چاکە بکات بەڵام بۆی ناگونجێ ئەنجامی بدا و کردەوە چاکەکەی جێبەجێ بکات، کوتیبەت له حەسەنە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه